بەڕێزان دووبارە سڵاو کاغرامیا پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد چاپکردن و بڵاوکردنەوەی کتێبی ئاینی و زۆری ڕێژەکەیان تا چەند وای کردووە کە بیری تونند و تیژی بڵاو بێتەوە. سەرەتاش باسم کرد ینی بڵاوبوونەی زیاتری کتێبی ئاینی و پرفرۆشترین کتێبێک و یاخود زۆرترین خوێنەری ببێ بەندە بە حاڵەتە فکریەکەەوە یعنی بەو ڕەهەندە فکریەوە کە باسم کرد ئەمە دقیق وایە تۆ کاتێکە کەسێکە مەسەلەن فکرێکی ئیسلامی وەرەگرێتن مەسەلەن منتیمە لە بۆ ئاینی ئیسلام ئەمە وا دەکە مەسەلەن کتێب بخوێنەوە بە تایبەتی وەکو فکر کە وەریەگری نەگەوەکو دیندارێکی سادە من قسەم لەوە نییە. دوو سەبارەت بەم بە ئەوەی کە فکری تونند و تیژی کاتێک ئاین و فکر و هەر شتێک بوو بە ئەیدۆلۆژیا سەردەکێشەی بۆ مەساری تونند و تیژی ینی نەک کتێبی ئاینی تۆ کتێبی دیکەش هەنا کتێبی دیکە لەوە چێفکەی تونێتێ بۆ نمونە لە سەردەمێکە ڕاسیزم حاڵەتێکە لە تونند و تیژی لە سەردەمێکە چەپ حاڵەتێک بە لە تونند و تیژی لە سەردەمێکە ناسیۆنالیزم حاڵەتێک بە لە تونند و تیژی ئاینیش بە هەمان شێواز جا لە ناو ئاینیشە جاری وا هەیە مەسایلی فکری مەزەبگەرایی دەبێت ڕۆڵە جێڕێ بۆ تونند و تیژی ئەمە لە مەزاهیبەکانی کریستیان کاتۆلیک ئەرتۆدۆکس لە ئیسلام مەذاهیبە ئیسلامیەکان هەر حاڵەتێک لەمانە بەرەو دوو بوار ڕۆی بوارێک کە عەسەبێتی پێوە بێ بوارێک دیکە بوو بە ئایدۆلۆژیا هەمیشە تونند و تیژی بەرهەم دێنێت. باشە ئەمە تۆ هاوڕای لەگەڵ دکتۆر سەپان کە ئەڵێ ینی بە شێوە لە شێوەکان غیابین و سەری کوردەوای کردووە کە ئەو جۆرە کتێبانە ڕەواجی زۆرتر بێت. ئەزانی چی ئێمە ناتوانین وەکو با بڵێن کارگەیەک ئێمە نووسەر بەرهەم بێت نووسەر دەخڵقیە بەرهەم ناهێنرێ بە نەزەریم وەکو چۆن ئاماژیان پێدا کاتێک کە بەشێک لە خوێندنەوە بریتێ لە چێژ ئەو چێژەکەەوەی بۆ حەزێکە ئەو کەسەکە وەریەگرێ بێتە خوێنە نووسەریشی تر بەرهەم نایە بەمەدا نووسەر دەخڵقیە. ئەزانی باسی شتێکتان کرد سەبارەت بابەتی فەیسبووکەوە جیاوازی ئەو کۆمنتەی کە لە فەیسبوک دەنووسێت لەگەڵەوەی کە لە کتێبەکە دەخوێنەوە جیاوازەکەی بریتە لە دەق لەگەڵ کۆمنت تێکست و کۆمنت جیاوازن جملەیەکە باشە ئەمە ئەوەی کە لە فەیسبوکە ڕۆژان لەسەری دەڕۆی بریتە بە ڕەوشی سۆسیۆلۆژیە و حاڵەتێک کۆمەڵانسی خۆ تێدا بەڵام نووسین لە کتێبە پەیوەستە بە تێزەوە یعنی تێزێک لە پشتی دەقەوە بێ کاتێکە کتێبە گەنووسێت یکۆی ئاماژیان پێدا مامۆستا مەسەلەن کتێبی باش تێزە بڵێن نووسەرانی کوردنیانە بامە پێم وایە خۆی ئێمەش نووسەرمان هەیە مەسەلەن کتێبی باشی هەبێتن بەس کتێبی باش ناکری ئێمە پێوەرێک دارێن بڵێن بەلای منۆ کتێبێک باشە کتێبی باش بۆ نمونە کابرایشی ئیسلامی کتێبێکی تا ئەو پەرتێزی فکری تێدا بێت لە فکری مارکسیزمە پێی باش نییە وەک کەسێکی مارکسیستیش بە پێچوانەوەی فکرەکەی بێ باش نییە یاخود جۆری نووسینەکەی بێ فکرەکەی پێ باش نییە لە 2000 دەتوانین ئەو پێی وابی ئەم کتێبە باش نییە بەڵام ئەگەر لە کواڵیتی کتێبەکە تەمەشا بکەیت لە نووسینەکەیان مەسەن لە کواڵیتی کتێبەکەیان لە فکر لێی گەڕێ ئەمە پێیوەستە بە معایری دیکەوە بە پێوەری دیکەوە ئەو پێوەرە بریتە لە زمان گوتم بریتێ لە زۆری چاپەکە بریتێ لەو ئاکارە یاخود ڕەفتارەی کە لە نێو کۆمەڵگەکەدا باوە. ئێستا بۆ منە کتێبی کوردی کاتێککە دەرەچی ئێمە یان ڕیوایەمانێ ڕۆمان مەسەلەن چیرۆکە کتێبی شعریە سوزام کتێبی دیکەی سۆسیۆلۆژی فکریمان کەمترە بەڵێ من پێم وایە کورد کتێبی فکری زۆر کەمە هەرچیش هەمانە یعنی دەرەنجام و دەرهاویشت بەشێک لە فکری ڕۆژ ئاویان ڕۆژهەڵاتی دیکەی زۆر باشە ئەمە ملاحەزەکە بیر نەچێتەوە بەس ئەمە لە دکتۆر یوسف بپرسم ئێمە لە ئێستا لە پێشنگای نێودەوڵەتی هەولێرین بۆ کتێب ئەوەی کە تۆ ملاحەزە کردووە ئەو جۆرە کتێبانە چین کە لێرە زۆرتر باوەن و زۆرتر ئەکڕێن و ئەمە ئەوە ئەبێ ئێساشتان تەماشام نەکردو بەڵام پێشت دەڵێم پێشبینی بەڵام هەندێک یعنی بەوانەی کە پاریش کراوە بە ئەو تێبینانە تەواوکەم ئەگەر مەجالەیە من لەگەڵ تەرزەخانە نیم مەسەلەی جیلێکمان هەیە ئینگلیزیە زانن ئەسڵەن من بە درێژایی 37 ساڵ لە دەرزوتنەوە و لە ناو پەروەردە و لە ناو زانکۆوە 25 ساڵ ڕۆژ بە ڕۆژ جیلێک پێیا بووە
زۆر سەقەتە لە زمانە من ئەتوانم بڵێم لاڵن بەداخەوە داوای لێبوردنیان باش مامۆستا تۆ خۆت هەم جەنابە هەم دکتۆر سەپانیش من لە ئەعدادیە مامۆستا و جەنابی لە زانکۆکەواتە من جیلێکی باشترێت ئێوە مامۆسایان بەشێنین لەو چێشێکین هەمومان خەتابارین و بارودۆخەکەش ئێمە خۆمان بە دوور ناخینەوە لەوە بەڵام ڕاستە کەسانێک هەن ئینگلیزی ئەزانن بەڵام ڕێژەیان زۆر کەمە ئەمانە لە ئەو ئاستی ئەو ئینگلیزیە کە ئەی خوێنن زۆر مؤهلیان ناکە بچن کتێب خوێندنەوە خۆی قەزیەکە وتمان علاقەیە بە ئارەزۆوە معریفە و زمان زۆر پەیوەستن بە یەکتریەوە من معریفەکە زمانی عەربی زیاتر بەهێز کردم عەربی مەزانی معریفەکە زیاتر و زمانەکە زیاتر معریفی بەهێز کردن یعنی یەک پەیوەستە بەویترەوە کەواتە مەسلەکە لێرە ئارەزووە تۆ ئارەزووت هەبێ زمانەکەشت کەمێک لاواز بێت تا ڕادەیەک ئەتوانی بەهێزی کێ بەدوای ئەگەر تۆ ئارەزووی معریفە دەبێ ئەبێ کەسێکی کراوە یعنی فزوولت هەبێ شت بزانی ئەو ئاستە معریفی کە دروستیەکەی لە خوێندنەوە بۆ کتێب زۆر جیاوازە ئەوانی کە مامۆستا فەرمووی مقتەطەفاتە لە فەیسبووکە مقتەطەفات قەد ئینسان ئەوەنە ئینسان دروست ناکە لە ناوەوە پێکهاتەی معریفی ئەوەنە دەوڵەمەند ناکە یعنی وەکو ئەوایە ئەرێ خوشتر چەند قاچیەیە چوار ئافرم مقتەطەفاتەکان لەو ئاستان هەمووی زۆربەی ئەنەندێ وشە و مەقولاتی خۆش و نایب هەیە بڵاوی ئەکەنەوە ئەمانە زۆر من دەوڵەمەند ناکە من چیرۆشێک دەوڵەمەند مەکە پارچەیە کۆنراوە دەوڵەمەند نەکە بابەتێکی باشە دکتۆر ینی ئەم چێژەی کە تۆ ئێستا تۆ خۆت باسیەکەی چکە تۆ خۆ خوێنەرێکی یعنی وا باسیەکەی کە چۆن چه ئیسفادێکی سوودێکیەوە چێژێکیشیە بۆ تۆ بەڵام ئەم سوود و چێژە نابێت لە مناڵانەوە فێرکرێن مناڵانمان فێرکرێن کە چۆن هەم سوودی هەیە هەم چێژیشی لێ من بەڕێی من فێرکردن نمونەی ڕەفتارە پیشانییت من ئەو برادەرە برای منە من برا گەورەی ئەوم ئەبینێ من ئەخوێنمەوە ئەبینێ ڕەفتارم باشە ئەبینێ قسەکردنم لە ناو مەجلیسا باشە ئەبینێ سوودم هەیە لە ڕووی معریفیەوە لە ڕووی ئاکاریەوە بۆ خەڵک ئەبینێ ڕێز لە خەڵکە گرم ئەبینێ ئەمە هەمووی دەرئەنجامی چییە دەرئەنجامی ئەوەیە کە من خۆم دەوڵەمەند کردووە لەو لایەنە معریفیەوە ئەگەر ئەو متەئسیری بێ بە من ئیتر ئەو ئیتیجاهە وەرەگریە ئەوە نییە کتێب خوێندنەوە بە نەسیحەت نییە چاوەکە بەوە نییە کتێب خوێندنەوە مەسلەیەکی خۆڕسکە خۆت ئەبێ ئەو ئارەزۆ تیا دروست بێ ئەو ئارەزۆ بەرەبەرە ئەبێ بە عەشق ئەو عەشقەش بەرەبەرە بێ بە ئیدمان ئەبێ ئیتر من مدمنم باشە بە شێوەیەکیان زۆر خراپ دکتۆر سەپان ئێستا تۆ ئێمە لە پێشنگای کتێبی نێودەوڵەتی هەولێرین ئەم جۆرە پێشنگایانە تۆ وەک نووسەرێ چه سوودێکی بە تۆ گەیانوە و ئایا بە خوێنەرانیش سوودێکی گەیانوە زانجە هەبوونی ئەو پێشنگانم پێم شتێکی زۆر چاکە بەڵام دەبی فلتەرێک هەبێ ئستا من دڵنیام لەوەی ئەو پێشنگاوی ئێستا لە هەولێر هەیە کە دەیان هەزار کەس میوانێتی و ڕۆژانە دێو دەچن لە زۆر لە نیوەی دەوڵەتانی عەرەبی هەر مەمنوعە ئەسڵا یعنی هەندێک کتێب هەیە زۆر کتێب هەیە کتێبی ئاینی کە لە دەوڵەتانی عەرەبی ئیسلامی مەمنوع لێرە ئازادە بە ئان قەست وەک بۆمبی چاندرا و لە بۆ کوردستان دەنێرن بۆ ئەوی وڵاتەکەمان لێوێران کرد ئەوە حەقیقەتەکە باشە کەس لێرە نییە بۆ نمونە سانسۆری بەداخەوە 6 هەفتە کتێبیان گرت 6 هەفتە ناونیشانیان گرت و قەدەغەیان کرد لەو دووسێ ڕۆژە باشە پێشتر نازان بۆ نمونە و کتێبانە یەتەنەوە دەزانیت ئەمر شتەکە بازرگانیە کاکە ئەگە ئەوە دەبی ئیشی وەزارەتی ڕۆشنبیری ئەگە وەزارەتی ڕۆشنبیری خەریکی ئەوانە بی ڕێخستنی ئەو ئێستا دکتۆر لێژنەیەکەیە لە وەزارەتی ڕۆشنبیری چاودێری جۆری کتێبەکانەکە ئەو لێژنەیە ئێمە بانگیشمان کردن بۆ بەرنامەکە کاکسۆرە ناوی کەس ناهێنن بەس کەسێک هەڵدەستی بەکردنەوەی ئەو پێشەنگە ئەوەندە پارە قازانجەکە بەلای ئەو هێنانی ئەو دەستگایانەیە کە کتێبەکانیان دەفرۆشترێ نەک ئەوەی کە ڕۆشنبیری بڵاوکاتەوە و ئەمەش برین زۆر سپاست دەکەین و هیچ وەهانە بەس ئەگە وەزارەتی ڕۆشنبیری شتێکی وا بکە ئەرکەکی نیشتیمانیە بە ئەرچی نیشتیمانی هەڕەسێ ئەو دەچی کتێبی باش دەینی بۆ ئەوەی هەموو خەڵک بقڕی و
سوودی هەبێ نەک ببتە بۆمبێک و بەیانی لە شێخەڵا خۆی دەتەقێنەوە کەسەکەیاننا چکە ئەو کتێب ئەو زۆرە کتێبانە چاپەکی یەکجار جوانە کاغەزیان جوانە هەر زۆر هەرزانیشە ئەسڵەن تقریبان بە بەلاشە جگەلەوەی خەڵک ئەوە دەکاتن ئیدی ئەوە زیانی گەلە زۆرە زیانی گەلە زۆرە یعنی ئەم پێشەنگە زیانی زۆرترەیە خۆ سوودەکان ئەو هێنانی و بەشداربوونی ئەو دەستگایانە زیانی یەکجار زۆرترە زیانی یەکجار زۆرترە من لەگەڵ دکتۆرام بۆی پرسیارەکەی جەنابیشتەوەی یەکەمین جار لێت کردن بەڕاستی حیزبە سیاسی ئیسلامیەکان چالاکی خۆیان نوانووە ئەم ڕۆشنبیریان بڵاو کردوتەوە لە ناو هەوادارانی خۆیان و ئەبینی تەماشاکەی بازاڕی ئەوان گەرمە و من گلەی لە حیزبە ئەلمانیەکانەکەم من لە حیزبە ئەلمانیەکان بەوانەی کە دیعای ئەلمانێ دەکەن بەڕاستی بۆچی هەوادارانی خۆیان زیاتر ئاراستەی ئەوە ناکەن یعنی ئەمە لێرە ئەو ژێکێکە لە هۆکارەکان بەڕاستی یعنی حیزبە ئیسلامیەکان لە ناو کوردستانە زیاتر ئاراستەیتر ئەو کتێبانە بۆم بێ و بۆم نەبێ هەر چێ بێ من بە بۆچوونی من ئەگەر کتێبی ئاینی بەدیلی هەموو زانست و بەدیلی هەموو ئەدەب و هەموو شعر بێ ئەوە شتێکی خەتەرە کتێبی ئاینیش بخوێنەوە لەگەڵ ئەوەشە ژیان بە شێوەیەشی گشتی هین مەکە ینی ئیهمال مەکە پژۆ مەخە بە لایەنە گرنگەکانی تری یعنی مەبە یان جاری وایە کتێبە ئاینیەکان بوون بە بەدیلی علم بوون بە بەدیلی هوەر بوون بە هەموو بەدیلێک لای ئەو کەسەی کە ئیخوێنێتەوە یعنی ئارامێکی پێبەخشیە بەڵام ئایا چەند سوود بەخشە بۆ خەڵکی تر بۆ ئاینەکەی بۆ معتەقەتەکەی بەڵێ سوود بەخشە بەڵام خوێنەری کورد زۆرینەی ئەوانن کە کتێبی ئاینیە خوێنەوە یا خۆت ئەوەی ترەکە هەموو جۆرە کتێبەکە خوێنەوە وەڵای زۆرینە یەکەم ناخوێنەوە ئەوانەی کە ئەشخوێنەوە زۆرینەی و نخبەیە ئەگەر بڵێن ئەوانەی کە ئەشخوێنەوە بەڵێ کتێبی ئاینی زۆرە زیاترە ینی ئەوەی کە ئەخوێنرێتەوە ئەوەی کە ئێمە ئەیبینین ینی بەڕاستی و ئەمەش پێویستی بە دیراسی و بە ئامارێکی زۆر دقیقە بتوانین بە شێوەیەکی یەقین قسەی تیا بکەین بەڵام ئەمە من بە بۆچوونی من دیاردەیەکی نەرێنیە دیاردەیەکی ئەرێنی نییە چونشێ بەڕاستی ئێمە ژیان تەنها ئاین نییە باشە زۆر ژیان زۆر بریتیشە لە ژیان دەگەڕێم وڵات دکتۆر سەپان ئەڵێ هەندێک لەو کتێبانە وەکو بۆمبێکی تەوقیفکراوان ئایا تەنها کتێبی ئاینیەیە کە ئەو بڵین ئەو مەترسیانە هەیە یاخود کتێبی تریش هەیە لە پێشەنگاکانە کە مەترسی هەبێت ئەو قسەی کاک دکتۆر وتی بۆیە ڕاستە لەبەرەوەی لە ئێستا من یەکەم ملاحەزەم ئەو بوو کەوتم جیا بکرێتەوە ئەوانەی کە حەزیان لە خوێندنەوەیە لەگەڵ ئەوانەی کە هاتووە بە کارتۆن کتێبە باتە دەرێ و تەوزیعەکە بەسەر خەڵکە کتێبە باتە دەرێ وەکو باسییان کرد ئەی با ئیسووتێنێ لەبەرەوەی کتێبەکە دژی ئاینە بەڵێ ئەمانە نابێ بخەینە ریزی ئەو کەسانەوە کە حەز لە خوێندنەوە ئەکەن ئەمانە توندڕەوەکانن هاتوون لە ناو ئەم ئەرزەی ئێمە لە ناو ئەم خاکەی ئێمە خۆیان مسلحەکەن ئەو خوێندنەوەی ئەبێتە نەتیجەی ئەوەی کە ڕاستەکە کتێبەکە ئەبێتە بۆمبێک و ئەتەقێتەوە ئەوە ئەبێ ئەو بزنسمانانە یەخەی ئەوان بگرین ئەو بزنسمانانەی کە پارە بەمەپەیاکەن ئەوە ئەبێ وەکو ئەرکێکی نیشتیمانی پێشانگایەکی ئاواهی بکرێتەوە کە بڵێ بۆ تەلەبە ئەوەنە تەخفیزاتەکەم ئەم ڕۆمانانە باسی ئەوە ئەکا تۆیتە ئێرە ئیسلامیەکان ئیشی خوانیان کردووە بڕاونەتەوە سێرەکەی ئێمەین هاتوین بۆ پیاسە ئێمەین هاتوین دوو کتێبمان پێکڕێ ئەو دوو زەرفی پێ و ئەڕواتە دەرێ بە کارتۆنە باتە دەرێ ئەمە مقارنە ناکرێ بەوەی بەو کەسەی کە حەز لە خوێندنەوە ئەکا من پێم ناکرێت کتێب بکڕم لێرە ئەمە نرخی کتێبەکانە یا نرخی کتێبەکان کێشەیەکی تۆ نییە من پێم وانە ئەمە نرخی کتێبەکانە من پێم وایە ئەمە شتێکی مەدروسە ئێمە ئەبێ بە تەواوی جیایکەینەوە لەوەی کە خەڵکانێک هەیە حەز لە خوێندنەوە ئەکەن هەر گوناحیشمان دەگاتە ێزانی گوناحمان ئەگات مقارنەی کەسێکی کە حەزی لە کتێبێکە لە بینی دوو کتێبە ڕائەوەستێ بزانێ کامیانی پێ ئەکڕێ بزانێ کامیانی بکرێت و کامیانی قەرزکە کامیان لە ئینتەرنێت هەیە کامیان ئەوە بکە ئاخر کتێب گرانە
لەگەڵ کەسێکی کە ئەچێ هەڵیەگرێ و ئەڕواتە دەرێ پارەکەی لە شوێنێکی ترەوە بۆ دێ ئەمەیان شتێکی ترە ئەویان شتێکی ترە ئەوە بزنزە ئەوە سیاسەتە ئەو کتێبەیە کە لە خۆی بەستێ دوایە چێ خۆی تقێنێتەوە بە ئێمە ئەوەیان جایە لەوەی کە حەزەکە کتێب بخوێنێتەوە. زۆر باشە کاک ڕامیار تەرزەخان ئەڵێ هەندێک کەس هەیە لێرە کتێب بکڕێ بە کارتۆن بە زەرف چەند سووتێنرێنەوە کتێبانە ئەمە بۆە دکتۆریسمیش وتی هیوادارم کاک سۆران دەرفەتم دێ کۆمەڵە کتێبین ینی لە ئەسنای قسەکانە دەری من دەمەوێت بڵێم بە داوای لێبوردن ینی ڕێز زۆر بەلامەوە سەیرە بۆم بیت چی بۆم من لە نووسینە بۆم نابینە ئەگەرەوەی تەرزەخان ئاماژەی پێدا بۆنم لە کاتێک کەسێک کتێبێک کڕێ و بیبا بیسووتێنی بە نەزەرەوی شۆ دەبێت بۆم بێ ئەمە کاتێک کە تۆ کتێبێکی ئاینیت پێ بۆم بێتێن مەسەلەن بە هەر ڕوئایەکەوە مە زوعفی ئەنتی ئاینەکە دەرەخات نابێ خەڵکی نووسەر و مسەقەف و خەڵکێک لە نووسین بترسێ ئێمە کاتێک کە باسی دیموکراسی دەکەین دیموکراسی دەبریتێ لەوەی کە ئینسانەکان قودرەتی خۆیان لە ناو فەزای دیموکراسیادا دەرەخات باشە ئەمە لە کتێب گەڕێن حیزب عیلمانیانن کە هەوادارانی و حیزبانە قسەکەم تەواوکەم ئەگەر ئێمە سانسۆر بەومانە یاخود فلتەرێک لەسەر کتێب بێ لە ڕووی فکرەوە تۆ چی لە ئەنتەرنێت دەکەی چی لە فەیسبوک دەکەی چی لە تویتر دەکەی چی لە ئینستاگرام دەکەی ئەزانی چی دکتۆر سەپان ئەڵێ هەندێک کتێبێ لە وڵاتی عەرەبی ئیسلامی من کارم بەوانەوە نییە لە وڵاتی عەرەبی ئینێک یەکشتی من حەزەکەمەوە بڵێ ئەبێ هەر کەسێک کاتێکە هەوڵێک بۆ فکرێکەدا مەسەلەن یاخود بتوێ سەقافەیەک بڵاوکەیتەوە ئەبێ زۆر متمانەت بەخوا بێکە و سەقافە بڵاوەکەیت یعنی تۆ بۆ بترسی لە بەرامبەرەکەتە من هیچ کاتێک لە نارەکانی خۆم ناترسم ئەبێ منەوەی کە خۆم پێمە ئەبێ بزانم چی دەڵێم چۆن دەیکەم بەس شێوازێک هەندێک کتێب هەیە پاشان من چاوی تومدوتیژیە خەڵک هەیە چێتە ناو داعشەوە بەهۆی کتێبێکەوە خەڵکی خۆی دەقێنێتەوە ینی مەترسی نییە ئەمە ڕەبتە بە ئایدۆلۆژیاوە پەیوەست نییە بە کتێبەوە لە کتێبی کشاوەری نەگری لە ئەنتەرنێتەکە وەریەگرێ کەسێک کە منتیم دەبێت لە بۆ گروپێکی تیرۆریستی لە فەیسبووکە منتیم بووە هیچ پەیوەست نییە بە ناو دەقی کتێبێکەوە ممکنێت جوڵەیەک شتێک تەسیری لێ کردووە حاڵەتێکی دیکەیە هۆکاری دیکەی سایکۆلۆژی هەیە هۆکاری سۆسیۆلۆژی هەیە هۆکاری دیکەی ئایدۆلۆژی هەنا ینی هۆکار گەلێک هەن تۆ ناتوانانی تەنها کتێب بیکەی بەپاس پاشان شتی بۆنم لەگەر کۆمەڵە کەسێکی دیندارمان بینی کۆمەڵە کتێبی دینی کڕی من بە مەدروسی نبینم لەوە چێ فەقێ بێت تەڵەبەیە دەخوێنیتن پێویستی بە کۆمەڵە کتێبەیە هەیە ئەویش خەڵکێکی دیکەی تێدا هەمان دیندار بەڵام وەکو ئەو نیە ناتوانانی کتێبەکە بکڕیتن وەکو کەسێکی دیکەی غیرە فەقێکەش کەواتە ئێمە لە مەسائلی ئەم پێشانگانە کاکرێتەوە ئەبێ ئەوەش بزانین ئەم پێشانگایە پەیوەستە بە بزنسەوە لە پشتی بزنسەوە کەڵچەر خۆی دەنوێنی تۆ جارێکی دیکە من لەگەر ڕێخی ماوەستە مەغریدام ئەمە بزنس لە پشتی ئەم حاڵەتی پێشانگان دقیق وایە لە هەموو وڵاتێکە تۆ بۆ نمونە دارالفکرێک هەیە پێشانگاکە کە تۆ تەنسیقەکە لەگەڵ حکوومەتێکە لەگەڵ دەسەڵاتێکە ئەم پێشانگایە لە پشتی وە چی هەیە حتمەن بزنس هەیە ئەمە ئەگەر بزنس و ینی بزنس کرێ لە ڕێکتێب و ئاساییە خۆ ناخۆ لە ینی نووسەر هەیە بە کتێبی خۆی ئاسایی بزنس بکرێ خۆی ئیشەکە خۆی بەشی سەرەکی حاڵەتەکە بزنسە دەزانیت یەک شتەیە ئەمە لە وڵاتێک دەچێن لە شوێنێکی زۆر هەستیارە دەیان هەزار قوربانی درا شەهید درا هەتا ئەوە دروست بووە خەڵکەکە ئیستقلالی ئەو ئازادی و دیموکراتی ئێمە دەکاتن دێتن ئێرهاب لە ناو گەنج بڵاوەکاتەوە بەس ئەوان ئەگە دەیانێت دووچینە دوو ڕێی هەیە ئەتو دەتەوی وەک ئەفغانستان و سعودیە بژی باشە فەرمو بژی بەس ئەتو دەتەوێت یان وەک کوردستان بژی کە شوێنی هەموو فکرە و ئاینەکان بکرێتەوە ئەوە شتێکی ئەڵێ ئەمە لە زوعفی بەرامبەرەکەیە کە ئەوان ئەترسن لە زوعفی من ئەیڵێن ئەفغانستان و سعودیا هەیەی نەکبات پێما وابی ئێمە وەکو سعودیا و ئەفغان بژین پێما سعودیا و ئەفغان زوعفیەوەیانەیە کاتێکە ترسن لە ئەنتی نیارەکانی خۆیانە لە فکری نیاری خۆیانە کابراایکی سەلەفی سعودی ئەترسی لە فکرێکی نیاری خۆیان سانسۆر لێ دروست دەکاتن بۆ مستەقەفینی وڵاتی ئێمەش هەمان سایکۆلۆژیی کەسێکی سعودیان بێتەوە پێشەوە لە نیارەکانی خۆیان لە باری فکریەوە بەبەستن لە دووتێ ئەم قسەیاڵێ لە بواری فکری ئەوە بترسن ئەبێ مستەقەف نەترس بێ
ئەبێ مستەقف قدرەتی ذهنی ئەوەندە بە قووت بتوانانی بەرەنگاری ئەم جۆرە فکرانە بێت من ئەم بابەتە بۆ دوو بەش یعنی دوو بەشە با تێکەڵی نەکەین بەڕاستی بەشێکیان ئایا خوێنەوارە ئازاتە چی بخوێنێتەوە ئازادە هەر کتێبێکی بەردەستکەوە یان خۆی حەزی لێ بکا بیخوێنێتەوە ئەمە بەشێکیان علاقەیە بە ئازادی تاکەکەەوە بیخوێنێتەوە بە هەر مەبەستێکیش بێ وازی لێ بێت بەشێکیان پەیوەندی هەیە بەو کتێبانەی کە هاندەرن بۆ کوشتن و بڕین و تیرۆر و کەراهێت و بڵاوکردنەوەی کەراهێت و تەخوین و تەکفیر و ئەو کتێبانە کاگرامێرەڵێ من لی ناترسم بەڕاستی من زۆری لێترسم بەڕاستی بەڕاستی لەوانەیە دکتۆر سەپان مەبەستی ئەوە بێ و زۆر لەگەڵ ئەوان من ئەمانە بۆمبێک بۆ لێ ئەترسم لەبەرەوەی من وەکو شارەزاییکی متەواضعم هەیە لەگەڵ لە خوێندنەوەی کتێبە من ئەڵێم کتێب دروستکردنی مرۆڤە من ئەڵێم گەشە پێدانی کەسایەتیە من ئەڵێم گەشە پێدانی ئاستی خۆشەویستی کەسایەتیە بە کتێب ئەوەیە کە تۆ زانیارێکی مرۆڤایەتیت هەبێ بە سوود بێ بۆ خۆت و بۆ خێزانەکەت و بۆ دەوروبەر و بۆ کۆمەلگاکەت من کتێب وایە بینم بەڵام ئەگەر کتێبێ من بخوێنمەوە هانم با ڕقم لە تۆ بێ و تۆ تەکفیرکەم لەبەر ئەوەی هەندی عادات هەیە تۆ ئێکەی من نایکەم لەبەرەوەی تۆ کافری و کوشتن حەڵاڵ و ئەمانە بەڕاستی ئەم کتێبانە زۆر خەتەرن کەواتە سەرچاوەکە چییە؟ سەرچاوەکە ئێمە باواز لەوە بێنی بڵێ وڵا کتێبی ئاینی با کتێبی ئاینی شەبێ با خەڵق هەڵبژاردەی و بژاردەی زۆر ئازادێ با من ئەوە کتێبی ئاینی و کتێبی ئەلمانیە باوای هینکەین دابشکەین بەڵام چێ هاندەرە بۆ ئەم جۆرە بۆ خوێندنەوەی ئەم جۆرە کتێبانە ئەگەر تاکەکە خۆی وەکو جەنابی کاگرامیار فەرمووی فەقێ بێ و مەلابێ و حەزەکە لە ڕووی ئاینیەوە معلوماتی چاچێ بێ منەی خەمە سەرسرم ئەوە زۆر ئازادە چونشی هەیە حەزەکە هەیە تەباخە شێفە کتێبی تەبخەکرێ بۆی زیاتر پرۆفیشنال بێ لەو بوارە ئەوە زۆر ئەتیادیە بەڵام ئەمە بە پلان ئەگەر قسەکەی تەرزەخان بێ و بە بەشیشیشی لەو قسانە من تەئیدی تەرزەخانەکەم ئەوە بە پلان بکرێ و ئەمە مەسلەیەکی سیاسی بێ و ئەمە هاندانە بۆ ئەو کەسانی کە ئەڵێ کاکە تۆ ئەبێ ئەمە بخوێنیتەوە ئەژینات و ئەندامیشی باشنی ناو ڕێکخراوەکەی بنا ئەوە ئەمە مەترسیەکە لێرایە لە ڕاست باشە ئەمە باس لە پرسەکی زۆر گرنگ دەکەین باس لە فەرهەنگەکەین بزانە لە ئاخیر 100 ساڵی کورد هەموو شتێکیان کردووە بەس قەت نەیانتوانیوە سەفین بنە نەجەف و کەربەلا قەت نەیانتوانیوە حەمرین بنە کوفە شتیوان بۆ نەکرا بەس ئەوان مشتیمیان تێکدایە کاکە مشتیمیان تێکدا 25 ساڵە دەوڵەتین هەتا ئێستا نازانین حکومی خۆمان بە جوانی بکەین ئەوان ئیشیان لەسەر مشتی مەکردێ باشە مە زۆفی خۆمان نییە یعنی لاوازی خۆمان نییە باتەبان ئەوەشی هەیە بەس لەوانەیە لەو حالەتە ناسکانە هەندێک قانونی تون پێویست بکەن هەندێک قانونی تون پێویست بکەن خەڵکێک نێ لەو سەری لە سعودیە و لە سوودان بە ئیستیقلالی مێشتی مە بکە ئیستیقلالی و ئازادی مە بکاتن چکە جیلێک دروستە بی بەو نەوعات باشە تەرزەخان ئێمە هێشتا دەوڵەت نین لەناو خۆمانە دەیان ناکۆکی هەیە هەر لەناو لە بینی حیزبە عیلمانیەکانە ئێمە ئێستا پێویستیمان بەوە هەیە جیلێک دروستکەین خۆمان تونگ و تۆڵکەین بۆ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان بگەینە ئەوەی ببین بە دەوڵەت دانیشم وەکو ئەڵمانیا دیموکراتێتێک دانیم کە ئەوە تا لە فەڕەنسا تەقینەوە ئەبێ لە بروکسل تەقینەوە ئەبێ من ئەو دیموکراتێتە تەطبیق بکەم لە وڵاتی خۆما بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوانێ ئۆکێ من مەبەستم دای قسەم لە کتێب بوو ئێمە کاتێک کە باسی کتێبەکەین زۆر نەچینەوە ناو سیڕعەتی فکری و مەسەلەن ئایدۆلۆژی ئەخە باس هەرگەر کتێب نییە کە فکری ینی ئایدۆلۆژیا بڵاوەکاتەوە نانە مەبەستم لە حیواری نێوان خۆمانە بەستم قسەمان دایمەن سەرچاوکە با کتێبی ینی ڕۆلی کتێب و کاریگەری کتێب بە باگراوندی فکریەوە بە ئیدیکەشەوە مەسەلەوەی کە لە کتێبە سەرچاوە دەگرێت دەنووسێتن ئەزانی من دەڵێم هەمیشە ئەگەر وڵاتی ئێمە مستەقفینی وڵاتی ئێمە قدرەتیان زۆر بەکار بێنن ئەتوانن نارەکانی بەرامبەریان بۆ بچێننەوە بۆ پێدوابی تێزی فکری ئەو بە قوتربی لە تێزی فکریت ئەزانی ئێمە لە سایه ئارامی و ئاسایش لە وڵاتی خۆتە دەتوانێت دنیایەک کۆمێن دنیایەک تێز دنیایە قسە دنیایەک بواری فکری بگۆکەی
قسەی پێ بکەیت بۆی کە ئەو کەسەی لە وڵاتەدا دەژی تێبگە باشە بۆچوونی تۆ بە بۆچوونی تۆ کە ئەڵێ ئێمە بۆچی بترسینەوە کە دکتۆری یوسف ئەڵێ من زۆر ترسم ئێمە چۆن خۆمان بەقووەتکەین بەهێزکەین لە بڵێن کە ئەوەی کە نەترسین وەکو خۆتیش ئێڵەی چۆن وا بکەین ینی ئەزانی پێویستمان بێ ئیش لەسەر ڕەفاهیەت بکەین کاتمان زۆر کەمە ینی نووسەرە یا خوێنەرە یا چییە ئەبێ ئیش لەسەر ڕەفاهیەت بکرێت یعنی ئەو نووسینێتوت لێت تێت تۆش نووسینە سەر ڕەفاهیەتا بکە بۆ نمونە ئەبێت دەرفەتی ئەوە بسازێتن کاتێک کە کەسێک شتێکە خوێنیتەوە کتێبەکە خوێنیتەوە ئەبێت تۆ ناڕاستە خۆ وای لێ بکەی بڕوا بەلای ئەو کتێبیان نەچێ بەلای کتێبەکی دیکەیە ئەبێوە ڕۆڵ لە دەستی چییە لە دەستی دووسێت چینە چینێک دەسەڵاتە وەکو هینەکە ئەگەر بەشێکی پەیوەست بێ مەسەلەن بە قانونە چینەکەی دیکە بریتین لە ئاساتیزەی جامیعە و دەکاتیرەی جامیعە و مامۆستانی قوتابخانە و ئامادەیکەن بەشەکەی دیکە خێزان و بەشەکەی دیکە بریتە لە سیستەمی سەقافی وەزارەتی ڕۆشنبیری سپاس من سپاسی هەمووتانەکەم کاتمان هەرەو نەبوو بەداخەوە حەزمەکرد زیاتر قسەکەین و بابەتەکەش لەوە زیاتر هەڵەگرێت بەڕێزان سپاسی ئێوەشەکەین کە بینەرمان بوون تا بەرنامەیشتر بەخواتانە سپێرم خۆتان زۆر